بەڵگەدەبوونی سەرۆکێشێتی شەترەنجی عێراق و وەرشەوانان و شارەزایانی یاری شەترەنج هەردوو ئەکادیمیای شەترەنجی هەولێر و ئەکادیمیای یەکێتی شەترەنجی ئاسیا لە هەولێر لە ڕێوڕسمێکدا کرایەوە. زۆر خۆشحاڵم ئەمڕۆ ئێوەی بەڕێز ئامادە بوونە لەکردنەوەی هەردوو ئەکادیمیای شەترەنجی هەولێر و ئەکادیمیای یەکێتی شەترەنجی ئاسیا لە هەولێر. لێرەدا بە پێویستی دەزانم سوپاسی بەڕێز دکتۆر شاکر ئەحمەد سمۆ بەڕێوەبەری گشتی وەرزش لە هەرێمی کوردستان بکەم کە ڕۆڵێکی بەرچاوێن هەبوو لە دامەزراندنی ئەکادیمیای شەترەنجی هەولێر. واروەها سوپاسی بەڕێز زافر عەبدولئەمیر دەکەم کە ڕۆڵێکی باڵای هەبوو لە وەرگرتنی ڕەزامەندی بۆکردنەوەی ئەکادیمیای یەکێتی شەترەنجی ئاسیا لە هەولێر. بەڕێزان، ماوەیەکی زۆرە بیرۆکەی دامەزراندنی ئەکادیمیایش تایبەت بە شەترەنج لەلام گەڵالە ببوو. ئەویش بۆ مەبەستی زیاتر خزمەتکردن بە شەترەنج و وەرزش لە هەرێمی کوردستان و هەولێر. سوپاس بۆ خوای گەورە کە ئەم خەونم هاتە دی. مەبەستی سەرەکیمان لە دامەزراندنی ئەم ئەکادیمیایە گەیاندنی شەترەنجە بۆ هەموو ماڵێک و ناساندنی شەترەنجە بە تاچی کورد. هەروەها پەرەپێدانی وەرزشی شەترەنج لە هەولێر و هەرێمی کوردستان، بڵاوکردنەوەی پەرتوک و گۆڤار و نامیلکەی تایبەت بە شەترەنج. هەروەها هەمانجیکردن لەگەڵ یەکێتی شەترەنجی عێراق و یەکێتی شەترەنجی کوردستان و یانەی خانزاد یانەی دایک و هەروەها گشت سەنتەر و دەستگا شەترەنجەکان لە هەرێمی کوردستان و عێراق.